گرنگی بە کوڕەزاکانت ئەدەی گرنگی بە کچەزاکانت نادەی. ئەوە صیفەتی ئینسانی ئیماندار نییە بەخوا، ئەوە صیفەتی کەسێکە لە دینی خوا شارەزا نەبێت. جاواتان کردووە لەمەوە لە خۆتان بگۆڕن، شوێنی ئەو تەقلیدە مەکەون، شوێنی ئەو ڕەفتارە ناشرینە مەکەون کە پێشتر هەبوو ئێستش هەر هەیە بە هەمان شێوە. مناڵی کچەکەت و مناڵی کوڕەکەت هەمووی مناڵی تۆیە، باپیرەی ئەوانی، نەنکی ئەوانی، بە ڕەحم بە، بە ویژدان بە. کەواتە ئینسانی ئیماندار دوعا دەکەڵێ خوایە مناڵم پێ بەخشی، بەس مناڵێکی باش بمکەی بە ئیمام، بە پێشەوای خەڵکی متقی. ئەمە کۆمەڵە صیفەتێک بخوای گەورە باسی کرد کە لە چەند وتاری پێشوە باسمان کرد. ئەمجا خوای گەورە وعدی چی ئەدات؟ وعدەدا بەو کەسانەی کە سەخین، بەو کەسانی کە شەو نوێژ دەکەن، بەو کەسانی کە زینا ناکەن، بەو کەسانی خەڵکی ناکوژن، بەو کەسانی شەریک بۆ خوا بڕیار نادەن، بەو کەسانی کە دوعا دەکەن خوایمان خە بەهەشتەوە، بەو کەسانی کە دوعا دەکەن خوایە مناڵی چاکمان پێ بەخشە، ئەوەی بەندەی ڕاستەقینەی خوا بێ، خوا ئەم وعدانەی پێداوە. ئولائیکە یوجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرة ومقامة. دەفەرمێ خوای گەورە ئەو کەسەی ئەم صیفەتە جوانانەی تیابێ کە لە سوورەتی فورقان لە کۆتاییە باس کراوە، خوای گەورە دەفەرمی ئەوانە پاداشت ئەدرێنەوە بە کۆمەڵێک کۆشک و تەلار لە بەهەشتا. ئەو کۆشک و تەلارانە چۆنە؟ بێگومان پێغەمبەری خوا باسی کرد صلی الله علیه وسلم، دەفەرمێ هەروەکو چۆن سەیری ئەستێرەکانی ئاسمان دەکەن، جاری وای ئەستێرەیەکی گەشت هەیە لە ئاسمان چۆن دەیبینیت لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کۆمەڵی ئەستێرەی گەشت و جوان دەبینی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کەسانێکی ئاوا لە سەروی تۆون وەکو ئەستێرەکان و هەسارەکان دەیان بینیت. دەیان بینی چۆن ئەستێرەکان ئەستێرەیەکی گەشت لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دەبینی. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسانێک هەیە ئاوا پلیان لە تۆ بەرزترە. تەشبیهات نەبێ، ئێستا چۆن ئەم گوڵۆپانە دەبینی شتێکی بەرز دەبینی لە سەروی خۆتەوە، کەسانێکی ئاوا لە سەروی تۆون. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پلۆپایە بەرزە کە تۆ باسی دەکەی تەنها بۆ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ، کەس پێی ناگات، کەس نییە ئەوەندە پلەی بەرز بێ وەکو ئەستێرەکانی ئاسمان لە سەروی تۆوە بێت لە بەهەشتا. فەرمووی نەخێر، پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم نەخێر تەنها بۆ پێغەمبەران نییە سەلامی خوایان لەسەر بێ. رجال آمنوا بالله وصدقوا المرسلين، ئەمە حەدیث صحیح بوخاری مسلم. نەخێر کەسانێک هەیە، پیاوانێک و ئافرەتانێک هەیە ئیمانی ڕاستەقینەیان بە خوای گەورە هێناوە و هەموو پێغەمبەرانیان بەڕاست خستۆتە سەلامی خوایان لەسەر بێ، باوەڕیان بە هەموویان هەیە، شوێنی پێغەمبەری خوا کەوتونە صلی الله علیه وسلم. ئەوانە پاداشتیان ئەوەیە کە ئەبێ چەندەها قەسر و کۆشک و تەلاریان پێ بەخشێ لە بەهەشتا. بەهۆی چیە پیان دەبەخشرێ؟ ئولائیکە یوجزون الغرفة بما صبروا، غرفە واتە قەسر، کۆشک و تەلار، کۆمەڵێک کۆشک و تەلاریان پێ دەبەخشرێ بما صبروا، بەهۆی سەبرەکەیان و لەسەر عیبادەتی خوا. حتا لە دنیادا چوون عیبادەتی خوایان کرد، سەبریان کرد لەسەر توێنێتی، برسێتی، نوێشکردن، عیبادەتی خوا، لەسەر ناخۆشی و ناڕەحەتی، لەسەر وازهێنان لە کۆمەڵی تاوان و گوناه لە ترسی خوا سەبریان کرد. بەهۆی سەبرەکەیانەوە لەسەر دینداری و خواپەرستی کە لەبەر خاتری خوا سەبریان کرد، پاداشیان ئەو بەهەشتانەیە. ويلقون فيها تحية وسلاما، لە بەهەشتا چیان پێ دەبەخشرێ؟ سەڵاو و ڕێزی گەرمیان بۆ دەردەبڕن مەلایکە بە ڕێزەکان سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە دەفەرمێ لە هەموو دەرگایەکە و دێنە ژوورەوە بۆ لایەن دەڵێن سەلامی خواتان لەسەر بێ، سەلام عەلەیکم بیما صەبەرتم، سەلامی خواتان لەسەر بێ ئەهلی بەهەشت، خەڵکی بەهەشت. ئێوە بەهۆی سەبرەکان و خۆڕاگریتان لەسەر عیبادەتی خوا، بەهۆی خۆڕاگریتان لەسەر وازێنان لە گوناه و تاوان بوونە خاوەنی بەهەشت، سەلامی خواتان لەسەر بێ. خوای گەورە خێر و بەرەکەت بڕژێنێ بەسەرتانە، بۆیە مەلایکە بەردەوام سەلامت لێ دەکا. خالدین فیها، بەڵام بە هەتاهەتایی لە بەهەشتا دەمێنیتەوە. حەسونەت مستەقەڕا ومقامە، بێگومان چەندە شوێنێک و حەوانەوەیەکی خۆش و جێگایەکی ئیسراحەت و جوانە خۆشە. بەهەشت زۆر زۆر خۆشە. حەسونەت مستەقەڕا ومقامە، خوای گەورە دەفەرمێ ئەوان بە هەتاهەتایی لە بەهەشتا دەمێننەوە
بەڕاستی بەهەشت جوانە، جێگایەکی خۆشە، شوێنێکی خۆشە بۆمانەوە، باشترین و خۆشترین جێگا و شوێنە بۆمانەوە حەوانە و ئیسراحەت. پاداشتی چاکەکانتان بەهەشتی خوایە، دەبێت سەبر بگرن لەسەر عیبادەتی خوا، سەبر بگرن لەسەر گوناه و تاوان مەیکەن ئەنجامی مەدەن ئەوەی دەتوانێتانای خۆتان پارێزن. بۆی پاداشتان ئەو وعدانی خوا داوێتی بێگومان خوای گەورە جێبەجێ دەکات. لە ئاخر ئاەتە خوای گەورە دەفەرمێ کە ئەمە ئاخر ئاەتە لە سوورەتی فورقان کە تەفسیرمان کرد و ئەمڕۆژ آخر وتاری عسرانمانە. خۆشەویستان ئەمڕۆژ ڕەمەزانە، بەیانی ئەگەر ڕەمەزانیش بێ عسر هەر وتارمان نییە، ئیترخوا ئەزانێ ڕەمەزانە یا جەژنە. من حەزەکەم ڕەمەزان بێ ئینشاءڵڵا، بۆی ڕۆژێ زیاتر بگرین بۆ قەبرەکەمان، بۆ قیامەتەکەمان ئینشاءڵڵا ڕەمەزان دەبێت. ئەگەر جەژنیش بێ ئەو خوای گەورە جەژنی دانا و ئیشی خۆیەتی. خوای گەورە دەفەرمێ قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم. خوای گەورە هیچ گرنگی و بایەخی بە ئێوە نادا ئەی پێغەمبەری خوا پێیان بڵێ صلی الله عليه وسلم. ئەگەر دوعاکانی ئێوە نەبێ، دوعا نەکەن لە کاتی تەنگانە و ناخۆشیدا، ئەگەر دینداری خواپەرستی نەکەن، هیچ بایەخ و نرخێکتان لای خوا نییە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە چەندەها شوێنە ئەوانەی کە شوێنی دینی خوا ناکەون، باوەڕیان بە دین نییە، دوو لە ڕیبەڕێستان و مزگەوتەکە خوای گەورە دەفەرمێت لە ئاژەڵ کەمترن ئەوانە، هیچ بایەخێکیان لای خوا نییە، هیچ نرخێکیان نییە لای خوای گەورە. بۆیە ئەگەر دوعاکانتان نەبێ، عیبادەتەکانتان نەبێ، دینداریەکەتان نەبێ، ئێوە لای خوا هیچ نرخێکتان نییە. کەواتە ئەگەر کەسێک پێی خۆشە نرخی هەبێ و بایەخی پێ بدرێ، ڕێز و حرمەت و قورسایی هەبێ، دەبێت دینداری خواپەرستی بکە، تەنها لە خوای گەورە بپاڕێتەوە. بۆیە ئەی پێغەمبەری خوا پێیان بڵێ صلی الله عليه وسلم ئەگەر دوعاکانتان نەبێ، عیبادەتەکان و دینداریەکەتان نەبێ، لای خوای گەورە هیچ نرخ و بایەخێکتان نییە. کەواتە کەسێک لای خوا ڕێز و حرمەتی هەیە کە دیندار بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسانی خۆیان بە گەورە دەزانن، تەکەبوریان هەیە، لە ڕۆژی قیامەتە حەشر دەکرێن بەقەد مێرولەیەکی بچووکن، بەڵام لەسەر شکل و شێوەی مرۆڤ، بەڵام باڵایان وەزنیان بەقەد مێرولەیەکی بچووکە، چونکە لە دنیادا خۆیان بە گەورە زانی بەرامبەر بە دینداری خواپەرستی، خوا ئەوەندە بچووکیان دەکات وەکو مێرولەیەکی بچووکیان لێ دێنراوە حەشر دەکرێن. تەواو. فلا نقيم لهم يوم القيامة وزنا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خەڵکی وا دێ بۆ قیامەت لای خوا گەورە بەقەد باڵی مێش و مێشولێ قیمەتی نییە لای خوا، نرخی نییە. کەواتە دینداری خواپەرستی تۆ بەڕێز دەکات، بەڕێز دەبی کاتێ ڕوو بکەیتە خوا، کاتێ دینداری خواپەرستی بکەی. بۆیە خوای گەورە دەفەرمێ قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم. بەڵام ئەی قورێشیەکان و غەیری قورێشیەکانیش لە جیاتی دینداری خواپەرستی ئێوە دینی خوا بەدرۆ دەخەنەوە. فسوف يكون لزاما. دڵنیابن سزای هەموو تاوان و خراپەکاریەکانتان وەردەگرن، سزای ئەو هەموو دژایەتی دینی خواتان کردو وەری دەگرن، تۆڵەی گەورەتان لێ دەکرێتەوە. فسوف يكون لزاما. ئەو کاتە دەبێت لەناو ئاگری دۆزەخدا بمێننەوە لە پاداشتی ئەوەی کە ئێوە لە دنیادا خواتان نەناسی، دینداری و خواپەرستیتان نەکرد، عیبادەتان بۆ خوای گەورە نەکرد. ئەمە کۆتا ئاەت بوو. سپاس بەخوای گەورە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە خوا یارمەتیمانیدا بتوانین سوورەتی فورقان تەفسیر بکەین. ئەمڕۆ کۆتاییمان پێهێنا، خوای گەورە کۆتاییمان بەخێر بهێنێ و مانگی ڕەمەزان بەرەو کۆتایی دەڕوا. خوای گەورە بیکاتە توێژوویەک بۆ قیامەتمان. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی خوایە ئەوانەی کێشە و مشکیلان هەیە بۆیان حەلکەی، خوایە مان خەیتە بەهەشتەوە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، خوایە گیانمان خەیتە بەهەشتەوە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، خوایە گیانمان خەیتە بەهەشتەوە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، خوایە گیان ئێمە لەو کەسانە گێڕابێ کە لەم مانگە پیرۆزەدا لێمان خۆش بوو بێتی. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.